ئێمە لە سێ بوارەوە سەیری ئەم ڕێکەوتنەکەین: یەک ئاستەکانی ڕێکەوتنەکە، دوو پاڵنەرەکانی ڕێکەوتنەکە، سێ مەبەستەکانی ڕێکەوتنەکە و لێکەوتەکانی ڕێکەوتنەکە. لەسەر ئاستی پەیوەندی یەکێتی گۆڕان پێمان وایە ڕێکەوتنێکی ئاساییە لە نێوان دوو حیزب لەسەر شتی ناوخۆی خۆیان ڕێکەکەون چۆن ڕێک ناکەون، ئەمە کێشەی خۆیانە. بەڵام دوور لە هەموو جامەلێک پاڵنەری بزوتنەوەی گۆڕان لەم ڕێکەوتنا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە لاوازی بزوتنەوەی گۆڕاناوەیە بەهۆی ئەو کێشە ناوخۆیانەی کە خۆیان هەیەی، بەهۆی بەبن بەستگەشتنی ئامانجە سیاسیەکانی بزوتنەوەی گۆڕان، بەهۆی قەیرانە دارایە ناوخۆیەکانی، بەهۆی وازهێنانی بەرپرسە باڵاکانی، بەهۆی بە ئامانجنەگەیشتنی ئەم بزوتنەوانەی کە هەیە. ئەم ڕێکەوتنەی کە کراوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ناتوانێت گۆڕانێکی ئەوتۆ بێنێتە ئاراد، چونکە دوو هێزی سیاسییان سێ هێزی سیاسی ناتوانن نیزامی سیاسی لەسەر کوردستان بسەپێنن. ئەگەر مەبەستیان لەمە ئەمە بوو بێ بەتایبەتی بزوتنەوەی گۆڕان وەزعی خراپی خۆیان لە ڕێی گۆچانەکەی یەکێتیەوە باشترکەن بۆ ئەوی بەرەیەک دروستکەن بەرامبەر بە پارتی بوەستنەوە، ئێمە لێرە زۆر بەڕوونی ئێڵێن نە ئەتوانن ئەم بەرەیە دروستکەن، نە کاریگەریشان لەسەر پارتی دیموکراتی کوردستان بێت، نە کاریگەریشان لەسەر وەزعی سیاسی کوردستان بێت. ئەمەی کە ئێستا گۆڕان بەتەمایە بیکا یان هەوڵی ئەوەیات بیکات، ئێمە تێئەگەین کە پەیامەکە ئەمە نییە. یەک کەلیمەی تەوافق لەناو ئەم هەموو ڕێکەوتنانیە، یەک کەلیمەی سازانی سیاسی کە باس لە ڕێکەوتن و لە دیالۆگ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە هێزی گەورەی کوردستانە تیانی. لەناو هەموو ئەم ڕێکەوتنە باس لەوە نەکراوە کە ئێمە بگەڕێنەوە بۆ ڕای میلەتی کوردستان لەسەر پرسی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان. یەکێک لە بابەتە کێشە قوڵەکانی نێوان یەکێتی گۆڕان پۆستی پارێزگاری سلێمانی لە مانگی 8 پارتی هێزێک نییە بە کەس بچووک بکرێتەوە. گلەیی ئێمە لە یەکێتیەوە چکە ئێمە تا ئەم لەحزەیە لە 27 2007 تا ئەم لەحزەیە ڕێکەوتنێکی ناوی ڕێکەوتنی استراتیجیە سەرۆک مەسعود بارزانی جەنابی مامجەلال ئیمزایان کردووە. لەناو ئەو ڕێکەوتنە استراتیجیە ئەم پەیامەی من بۆ برادرانی یەکێتی هەیە بەنەس هاتووە کە هەردوو لە ڕێککەوتن لەگەڵ لایانی تر ناکەن کە دژی یەکتری بێ و ڕێککەوتن لەگەڵ لایانی تر بەبێ ئاگاداری. بۆی ئێستاڵێن نە ڕێککەوتنی یەکێتی و گۆڕان ئەتوانێت سیستەمی سیاسی لە کورسە کوردستان دروستکە، حتا یەکێتی و گۆڕان و پارتیش تەوافق بکەن ناتوان سیستەمی سیاسی لەسەر هەرێمی کوردستان فەرز بکەن. بەڵام حەزەکەم بە سەراحەت ئێمە بیڵێن ئێمە لەگەڵ یەکێتی دانیشین، بەڵام ئێمە ئامادە نین لەگەڵ یەکێتی و گۆڕان پێکەوە دانیشین. نازانین پرۆسەی سیاسی پرۆسەیەکی داینامیکیە. گۆڕان لە یەکێتی جیابۆتەوە، گۆڕان ئینشقاقی لە یەکێتی کردو لە پارتی نەکردو. خۆ تا ئەمڕۆژ سایتی سبەی وتارەکانی نەوشیروان مستەفا ببینە لە هاوخەباتیەوە بۆ تەخوین، ئەوە نەوشیروان مستەفای قسە بە مامجەلال ئەڵێ، ئەوە نەوشیروان مستەفایە شەرعیت بە جیابوونەوەکەی خۆ لە یەکێتی نیشتیمانی خۆی. من نهاتووین ئەم شەرعیەتە بڵام ئێستا پارتی و یەکێتی لە بەردەم ئیستحقاقی سێ ئیستحقاقی قەومی زۆر گەوران: یەک پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان و ڕۆبەڕووبوونەوەی داعش، ڕوبەڕووبوونەوەی ئەو دۆخە ئابووری کە بەرۆکی کوردستانی عێراقی گرتووە، سێش مەسەلەی ڕێفراندۆم و بەرەو سەربەخۆی بردننی کوردستان لەگەڵ ڕێز و هەموو حرمەتم بۆ لایەنەکانی تر. لەمە دووە وەفدە هاوبەشەکانی یەکێتی و گۆڕان بەیەکەوە لەگەڵ هەموو حیزبەکانە پارتی دیموکراتی کوردستان ئامادە نییە لەگەڵ وەفدی هاوبەشی یەکێتی گۆڕان دانیشێ. خۆیش پرسی سەربەخۆیش حەزەکەم بە سەراحەت بیڵێم لەسەر بزوتنەوەی گۆڕانیە لایەنێکی تر ڕناوەستێ. ئەمە پەیوەندی بە هەموو خەڵکی کوردستانەوە هەیە. پرسی پەرلەمانیشان بەستۆتەوە بە گەڕانەوەی یوسف محەممەد بۆ سەرۆکی پەرلەمان. من لێرەوە بە ڕوونی ئێڵێم هەڵوێستی ڕسمی پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە تا هەڵبژاردنی مانگی نۆی 2017 نە یوسف محەممەد ئەبێتەوە سەرۆکی پەرلەمان، نە هیچ کەس لە بزوتنەوەی گۆڕان دێتە ناو سەرۆکایەتی پەرلەمان و نە هیچ وەزیرێکی بزوتنەوەی گۆڕانیش ئەگەڕێتەوە ناو حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە ئەم ناکۆکی حیزبیانە باس ناکەین، بەڵام جەنابەت باسی پرۆسی سیاسی ناوخۆیی کرد. من پێم وتی کێشەی پرۆسی سیاسی کوردستان بەم شێوازە چارەسەر ناکرێت کە ئەم ڕێککەوتنە باسیەکە لە گەڕانەوەی بێمەرج و دەست بەکاربوونەوەی بێمەرجی پەرلەمان، چونکە ئەمە خۆی بۆ خۆی مەرجسەپاندنە. ئێمە ئەڵێن لە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ڕێککەوتنێکی تازەتران کە دەستەیەکی سەرۆکایەتی پەرلەمانی تازەتر بێ بەبێ ئەوەی هیچ کەسێکی بزوتنەوەی گۆڕان لەناو دەستەی سەرۆکایەتی سیرکە کاکیوە. پارتی دیموکراتی کوردستان من زۆر حەزەکەم بە سەراحەت ئەم قسەشکم حەزیش ناکەم بەو کەلیمە، بەڵام پارتی دیموکراتی کوردستان زۆر بێمنەتە لەو ڕێککەوتنەیە. پارتی دیموکراتی کوردستان پارویەک نییە بە ئاسانی بە هەموو کەسێک قوت بدرێت. حیزبی تر پارویەکی ئاسانە؟ وەڵاهی لە تاریخی پارتیا دەرکەوتو حیزبی تر بەڵێ پاروی ئاسان بوون. یەکێتی نیشتیمانی کاتێک بڕیاریە لە هەڵبژاردننی سندیکای پارێزەرانی ساڵی 2012 یەکێتی گۆڕان یەکگرتو کۆمەڵ هەر هەمویان بوونە لیستێک دژی لیستی پارتی وەستان و دۆڕاندیشیان ئالێوەر سەرەتای کۆتاییێنان بوو، چکە یەکێک لە خاڵەکانی ڕێککەوتنی استراتیجی دابەزینی هاوبەش بوو لە هەڵبژاردنەکان. لە هەڵبژاردننی 2013 یەکێتی کە ئیسراری کرد بە لیستێکی جیاواز دابەزێ، بەڵام ئێمە هاتوین کاکیوە کە یەکێتی 18 کورسی لە پەرلەمانی کوردستان 2013 هێنا، ئەو کات بۆ یەکێتی داوای کرد بە پێی ڕێککەوتنی استراتیجی استحقاقی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ. دوای هەڵبژاردننی 2013 چەندین جار بزوتنەوەی گۆڕان ڕاستەخۆ ناڕاستەخۆ داوایان لە پارتی کردو ڕێککەوتنی سیاسیان لەگەڵ ئیمزاکە. پارتی بە ئاشکرا پێوتون ئێمە ڕێککەوتنی استراتیجیمان لەگەڵ یەکێتی هەیە، ڕێککەوتنی سیاسی لەگەڵەوە ئیمزا ناکەین. ئەم پرسیارەمان بۆ برادرانی یەکێتی هەیە، پێمان بڵێن کۆلکەی هاوبەش لە نێوان شەراکەتی استراتیجی و هاوبەشی لە حکومڕانی لەگەڵ پارتی لەگەڵ ئەم ڕێککەوتنە لەگەڵ گۆڕان چۆن ئەتوانن بیدۆزنەوە و قەناعەتمان پێ بکەن. زۆر چاکە.